خۆی گرنگە کە ئەم دیدارە لە سەیمانی ڕێکخراوە و ئەم هەموو بەرپرسە حکومی و حیزبی و کەسانی شارەزا لە بوارە جاجیاکان لێرن لە سەیمانی بۆ تاوتوێکردنی بابەتە هەستیارەکان ئەوە خۆی لە خۆیدا تایبەتمەندی خۆی هەیە. لە هەمان کاتیشە مناقشەکردن ئاسانە، بەڵام دۆزینەوەی ڕێگا چارە بۆ ئەو کێشانەی کە لێرە باسەکرێن قورسە. بۆیە بە تامەزرۆ چاوەڕێی مناقشەکانەکەین، هیواداری مناقشەکان بە سوود بن. هیوادارم تەنها مناقشە نەبێت لە پێناوی مناقشە، بەڵکو گفتوگۆ بێت لە پێناوی دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو کێشانەی کە عێراق هەیەی، ئەو کێشانەی کە لە ناوچەکەیە هەیە، ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانیشا هەیە. من گەشتبینم لە پەیوەندیەکانی ئێوان بەغدا و هەرێمی کوردستان. هەستەکەم جەوەکە زۆر ئارامترن لە چاوجاران، هەستەکەم کە پەیوەندیەکان زۆر ئاساییترن لە چاوجاران. جوانترین دلیلی شەوەیە کە شان دەچێ بۆ بەغا نابێ بە هەواڵێکی زۆر گرنگ، شان لە بەغاوە دێتە ئێرە نابێ بە هەواڵێکی زۆر گرنگ. ئەو پەیوەندی ئێستا بووەتە پەیوەندیەکی ئاسایی. هەرێمی کوردستان پشتیوانی خۆی بۆ حکوومەتی نوێی عێراق دەربڕیوە. خۆشمان لە پرۆسەی پێکەنانی حکوومەتێکی نوێین لە ئێرە، بۆ هیوادارین حکوومەتی نوێ لە هەرێم و حکوومەتی نوێ لە عێراق بتوانێت ئەو جەوە باشەی کە ئێستا هەیە بکا بە فعلی، ینی ببێتە جەوێک کە کاریگەری باشی هەبێ بۆ کۆمەڵانی خەڵکی عێراق و کۆمەڵانی خەڵکی کوردستان. وایە نزیک بووینەتەوە لە یەکتری، پەیوەندیەکان ئاساییتر بوونەتەوە، کێشە ماوە، گرفت ماوە، مناقەشەی سەخت لە بەردەممانایە، بەڵام جەوەکە فەرقی نییە. پارساڵ نەمانتوانی ئەم دیدارە ڕێخین لێرە لەبەر گرژی جەوی سیاسی و ئەمنی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. ئەمڕۆ کە توانی ومانە ئەم دیدارە ڕێخین ئەم ساڵ، ئەوە خۆی لە خۆیدا نیشانەی ئەوەیە کە دۆخەکە ئەمڕۆ باشترە لە چاو پار. هیوادارین ساڵی داهاتوش لە ئەمڕۆ باشتر بێ، چکەم پێم وایە خەڵک بێزار بووە لە گرژی و ئاڵۆزی و نائارامی.